هەندێک لە ڕێنماییەکان ئیجباریە، هەندێک لە ڕێنماییەکان با بڵین ینی تەوسیە ئەکرێ کەواهی بێ، ینی باشتر وایە کەواهی بێ. ئێمە لە کوردستان هیچ کێشەیەکمان نییە بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانی کە لە ڕێنماییەکانە هاتووە. فڕۆکەخانە هەروەکو وتانەزانن بەنسبەت ئێمەوە فڕۆکەخانەی هەولێر ئێمە طبعاً لەگەڵ سەرڕای بارودۆخەکە فڕۆکەخانە بە هیچ شێوەیەک دانەخراوە و گەشتەکانی شار بەردەوام بووە. ئەوەی کە تەنها ڕاگیراوە گەشتی گەشتیارانە، ئەگینا گەشتی کارگۆ و هینی عسکەری و با بڵێن هینی دیبلۆماتکاران و ڕحلاتی ئیخلاء و ئیستیسنائی و ئیستیراری و هەمووی بەردەوام بووە. ئەتوانم پێتان بڵم لە مانگی سێوە ئەوەتی بڵێن گەشت ڕاگیراوە فڕۆکەخانە 44666 هاوڵاتی وەرگرتووەتەوە و لە هەمان کاتیشان نردوێتی بۆ دەرەوە ئەوانەی کە گیریان خواردبوو لە دەرەوە نەیانەتوانی بگەڕێنەوە. جگەلەوە ئێمە بەنسبەت کارگۆوە لە خلالی ئەو ماوەیەدا 6,000 تەن کەلوپەل هاتووە ڕۆیشتووە. ئەتوانم بڵێم ژمارەی فڕۆکەکانی کە هاتووشە تقریباً 1700 زیاتر لە فڕۆکەش هەر بووە. لەبەرەوە ئێمە داوابی خۆمانمان کردووە و فڕۆکەخانە بە هیچ شێوەیە گرانەوەستاوە. لەبەرەوە گەر بڕیاری ئەوە دراکە دەست بکرێتەوە بەگەشت ئێمە بە تەواوەتی هەموو ئامادەکاریکی خۆمانمان هەیە. لە ئێستادا بەنسبەت هەرێمی کوردستانەوە ڕێنماییەکان بە فەرمی دەرنەچووە، بەڵام لە ئێستادا دراسا کرێ بۆ ئەوەی کە بزانانی کاتێک کە گەشت دەکرێتەوە ڕێنماییەکان بۆ کوردستان چیە بێ، یاخود مەرجەکانی ئەوەی کە خەڵک بێتە ژوور و چۆنە بێ، کام وڵات قەدەغەیە، کام وڵات ڕێگە پێدراوە کە حجزەکرێ کێ ناکرێ، یعنی ئێستا کار لەسەر ئەوە ناکرێ. ئیشەڵا لە خلالی چەند ڕۆژێکە ئەو دراسەیەش تەواوە بێ، لەبەرەوە گەر لە هەفتەی داهاتوە گەشتەکان کرایەوە ئێمە هیچ کێشەیەکمان نییە.